demokratik çözümüne dönük bir eğilim var. Serdana duyemîn a heyeta Dem Partiya li Îmraliyê. Pêvajoya nû ya li Îmraliyê hatiye destpêkirin û rola rêberapo. Di vê pêvajoyê de hilwesta jinan. Qonaxa ku nû li Sûriye hatiye destpêkirin û êrişên li ser Rojavayê Kurdistanê. Hev seroka Konseyê Rêvebera Kecekê besê hozat van mijaran di bernameya taybet de dinirxînê. Soykırımcı devlet aşılırsa, demokratik bir cumhuriyet sürecine geçilirse bundan en fazla elbette kazanan kadınlar olacaktır. û bersiva pirsên rojnamavan Beritan Samsur dide. Önder Apo'nun en temel hukuki hakkı pazarlık konusu yapılıyor. Bernameya taybet îro li gor dema Amedê saet 16:45 li gor dema Brükselê saet 14:45 hûn radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Era Radyoyu Denci Gela. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆی دەنجیگەل گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەران جارێکی دیکە بۆ دیداری ڕێبەراپۆ داواکاریان پێشکەش کرد. پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدە بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەرئاپۆ داواکاری نوێیان ئاراستەی سەرۆکی داواکاری گشتی و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمرالی کرد. داواکاریەکە لەلایەن پارێزەرانی نووسنگەی یاسایی سەدا هەریەکە لە ڕازان ساریجا، رازیە ئۆستورک، جەنگی زیورەگلی، مەزلومینچەوە بۆ بینینی ڕێبەرئاپۆ پێشکەش کرا. پارێزەران داواکاری نوێیان پێشکەشی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمرالی کرد. هەروەها بە هەمان مەبەست داواکاری دیداریان لەگەڵ مۆکیلەکانی دیکەیان لە ئیمرالی عومەر خێری کۆنار و عامیلی یەلدرم و وەیسی ئاکتاشیش پێشکەش کرد. ناوەندی ڕاگەیاندی چاپەمەنی هەپەگە دەربارەی چالاکیەکانی گەریلا و هێرشەکانی سوپای تورکی داگیرکە ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکانی هەپەگەدا ئەم زانیارە خراوەتە ڕوو. یەکینەکانی شەهید ئاخین موش لە 24 کانونی دووەم لە کاتژمێر 12 و 15 دقەدا لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژئاوای زاب بە ئامێری ئاسمانی گورزوەشێ گورزیان لە داگیرکەران وەشان دە گۆڕەپانی بەرخودانی شاخی بەهار لە ئەنجامی چالاکیدا سیستەمێکی ڕادار تێکشکێنرا. لە 25 کانونی دووەم لە کاتژمێر 15 و 13 دقەدا لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژئاوای زاب بە ئامێری ئاسمانی گورزیان لە داگیرکەران وەشاند و لە گۆڕەپانی بەرخودانی شاخی ئامێدیش لە ئەنجامی چالاکێکەدا کۆنتێنەرێک تێکشکێنرا. لە 26 کانونی دووەم لە کاتژمێر 14:53 خولەکدا لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژئاوای زاب بە ئامێری ئاسمانی گورزیان لە داگیرکەران وەشاند و لە گۆڕەپانی بەرخودانی شاخی بەهار لە ئەنجامی چالاکێکەدا دوو چادری سەربازی لە ناوبران. لە هەرێمی شەهید دەلی ڕۆژئاوای زاب لە 23 کانونی دووەم لە کاتژمێر 12 و 17 دقیقەدا لە گۆڕەپانی بەرخودانی شاخی بەهار بە چەکی قورس گورزیان لە داگیرکەران وەشاند و چالاکێکە لەلایەن هێزەکانی یێژە ستارەوە ئەنجام درراوە. 24 کانونی دووەم لە کاتژمێر 11:40 خولەکدا لە گۆڕەپانی بەرخودانی شاخی ئامێدی بە چەکی نیو ئۆتۆماتیک گورز لە داگیرکەران وەشێنرا و لە جوڵە خران و چالاکێکە لەلایەن هێزەکانی یێژە ستارەوە ئەنجام درراوە. هێرشەکانی سوپای داگیرکەری تورک بە چەکی و تەقەمەنی قەدەغیکراو. لە 22 کانونی دووەم لە هەرێمی شەهید دەلی ڕۆژئاوای زاب تونێڵێکمان لە گۆڕەپانی بەرخودانی شاخی زودی بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراوە. لە 26 کانونی دووەم لە هەرێمی بەرخودانی دەلیلی ڕۆژئاوای زاب تونێڵێکمان لە گۆڕەپانی بەرخودانی ئامێدی جارێکی دیکە بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراوە. هێرشەکانی سوپای تورکی داگیرکرد لە نێوان 23 تا 27 کانونی دووەم لە هەرێمی خواکوڕ گۆڕەپانەکانی بەرخودانی لۆلان، گۆشین، بەربزنا، شەهید شەریف،
هەشت جار لە هەرێمی گارە و گۆڕەپانی دێرشە دێرک شاخی زنگل ئەرگەن یەکماڵ شاخی مەسکەن دەشتی کافیا 22 جار لە هەرێمی بەرخودانی شاخی ئامێدی 3 جار بەگشتی 38 جار بە فڕۆکەی جەنگی بردومان کراون. کۆنگرەیستار پێویستە نەتەوەیە گرتوەکان دەست بەجێ یاسای باری کەسی ڕابگرن. ژنانی کۆنگرەیستار هاوخەمی خۆیان بۆ ژنانی عێراق دەردەبڕن و لە بەرامبەر پەسەندکردنی یاسای باری کەسێتی عێراق و ڕایانگەیان داوا لە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان دەکەین دەست بەجێ ڕێگیری بکەن لە جێبەجێکردنی یاساکە. کۆنگرەیستار سەبارەت بە پەسەندکردنی یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە بڕیارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی عێراق هەنگاوێکی دواکەوتوانە پێک بهێنێت کە هەڕەشە لە دەستکەوتە یاسایی و کۆمەڵایەتیەکانی ژنانی عێراق دەکات و دەرگا دەکاتەوە بۆ چەسپاندنی جیاکاری و نایەکسانی لە ژێر پەردەی تایفەگەری و سیاسیدا. ئاماژە بەوەش کراوە ئەم بڕیارە تەنها کاریگەری لەسەر ژنانی عێراق نییە، بەڵکو هەموو ئازادیەکانی کۆمەلگا دەکرێتە ئامانج و هەروەها پەسەندکردنی لایەنگیریەکی ئاشکرایە دژ بە ژنان و خێزان و هەڕەشەیە لە داهاتووی مناڵات. جێگای ئاماژەیە لە 21 کانونی دووەمی ئەمسال لە پەرلەمانی عێراقدا هەمواری یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 پەسەند کرا. ئەمەش لە بەرامبەر پەسەندکردنی پرۆژە یاسای لێبوردەیی گشتی و پرۆژە یاسای گەڕانەوەی ملک و ماڵ بۆ خاوەنەکانیان لەوانە کورد و تروکمانەکان بوو. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا پەیامێک دەربارەی چوون بۆ دیمەشق بڵاو دەکاتەوە ڕای دەگەێنێ. گفتوگۆکانمان لەگەڵ دەستەی تەحریرە شام بەردەوامە و بەڵام گوشارکردن بۆ ڕاوەستانی هێرشەکانی تورکیا یەکەمین هەنگاو دەبێت کە سووریایەکی ئارام بهێنێتە دی. مرحلەیەکی نو یعنی پێوەژەیەکی نو سووری دەست پێ کرد ئیدا بە پۆشتە نازبرن نهات تو کەس نه هێزن ناودەولەتی حتا هێزی هەرمیژی حتا گەلی سووری بخۆژی هەمی پێکاتی خۆ ناخوازی جارێکە دین شەری نافخۆت چێ بێ و دیسا پسکلێکی مەستر دەندری سووریە دەرکەبن هەر کەس دخوازێ یعنی ji va فرسەتی کوچێ بووی jê sûd bigire û rastî yani Sûriyeke nû were avakirin. Hêzên Navdewletî destpêkenekî bi tirs bûn li herkî darin ha ewana em dêrin eywan siyaseta wan hinek dî zelal dibe. Ew dixwazin bi va îdaran nû ana Şam çewî wan re dewam bikin. Lê heman demê de jî dixwazin biguherin jî. Ev îdara nû kunar Şamê kanibê em him guhertina çê bike him jî kanibê yani em bêjin bi hinekî gavan bavêje. Birîkî pêş bikeve. Yani pêwîst e ku destpêkê baş re were seknandin. Yani şarteki merceki esası evi. Hatta başlara ne seknandın? Ne imkan veki yani gelin ikon haller bakuru rujatı Suriye jandiken, Şarkı Farat'ı jandiken. Ne imkanı o sabır hati tebri peyvacıyız yani asiyasi bin. Neci ev hezana kanun ev bakın. Yani bmerad bir ki ser mecari esası, mecari siyasi, mecari peşaruca Suriye'de gireday. Neci ev kanun mervasa yani guftugan bedel meşandın. Jber ve ev yani ev mecari ki serekeye یک شرط می اساسی نکوش بکنم کنه بن یعنی پیواجی که واسه خورد سیاسی خورد بره ببن که اف ایرش دجمانتی اکونال دجبه هرمانتی نکردن کارن راوستانده. بەرخودانی گەل لە بەنداوی تشین لە 21مین ڕۆژیدا بەردەوامە. ئەمڕۆ 21مین ڕۆژ گەل لە بەنداوی تشرین بۆ پشتیوانی هێزەکانی قەسەدە دژی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیان بەردەوامن لە ئێشەگیریدان و تا دێت بەرخودانەکە بەرفراوانتر دەبێت. ڕۆژی هەشتیان مانگا لە زۆرینەی ناوچەکانی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە بە مەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکرات دژی هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانیان ڕویان لە بەنداوی تشتین کرد. ئەم ڕۆژ بەو بەرخودانەوە لە 21مین ڕۆژدا بەردەوامن. لەگەڵ بەرخودانی گەلدا دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانیان بردومانی بەردەوامی هاوڵاتیانی مەدەنی
لەسەر بەنداوی تشرین دەکەن بە پێی ئامارەکان کە بڵاو کراوەتەوە 22 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 217 هاوڵاتی تریش تاوەکو ئێستا بریندار بوونە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.